بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە لە مانجیدا یاخود 11 ڕەشنووسی بودجە بنێرێتە پەرلەمان. بەڵام تا ئێستا حکوومەت لەو پرسە بێدەنجی کردووە و پەرلەمانیش هیچ هەڵوێستێکی نییە. بۆیە پێدەچێت ئەم ساڵیش یاسا بۆ بودجەی هەرێمی کوردستان بوونی نەبێت و حکوومەت خۆی بڕیار بدات داهاتی گشتی چۆن خەرج دەکات. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی یەکگرتووش دەڵێت حکوومەت ئەم ساڵ نێتی نییە ڕەشنووسی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان. بۆ کارانێکی حکوومەتی هەرێمی کوردستانێکە من وا نازانم لە بەرنامەیە بێوێ ڕەشنووسی بودجە لەم ساڵا بنێرێتە پەرلەمانەوە. هەر لەم ڕۆژانەی پێشوە بە چەندین ملیار سەرفەکات حکوومەت بۆ ئاوادانکردنەوەی پارێزگاکان گەرێکی بەشێکی بۆ دیاریەکە کە ئەمە ئەساسە ئەبواە ئەم داهاتانە بەهاتایەتە پەرلەمانەوە و بودجە دیاری بکرێ مازانێ داهاتی حکوومەت چەنەوە خەرجیەکانی چەنەوە چۆن سەرف ئەکرێ. بەڵام بەبێ ئەوەی یعنی بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان حکوومەت ئەمە دووەم جاریەتی ینی لەم مانگەیە بڕێک پارە سەرفەکە بۆ وەزارەتەکان لەبەرەوە ئەوەمان پێی ئەڵێ کە تا ئێستا لە بەرنامەی حکوومەتانیە کە بودجە بنێرێتە پەرلەمان و تەسەوری شەکەم و ئیشیشی لەسەر نەکردو. ئەم ساڵ هیچ بربەستێکی ئەوتۆ نە لە بەردەم حکوومەت نە لە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ ئامادەکردن و دەرچواندنی یاسای بودجە نەماوە. بەڵام تا ئێستا و پرسان نەبووەتە باسی گەرمی پەرلەمان لە کاتێکدا یەکێک لە ئەرکە سەرچیەکانی پەسەندکردنی یاسای بودجەیە. ئەسڵ لەوەیە کە بەڕاستی پەرلەمانی کوردستانیش نووسراوە ڕاستی حکوومەت بکا کە کاتیەوەی کە دەبوو ئێستا ئامادە بێ و بگاتە پەرلەمان بۆی لیژنە تایبەتمەندەکان بە تایبەتی لیژنەی دارایی گفتوگۆی لەسەر بکا و ئامادەی بکا بۆ ساڵی نوێ بەداخەوە تا ئێستا نەگەیشت. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بودجەی بنێرێ واگە نەنێرە پێویستە پەرلەمانی کوردستان قسەی خۆی هەبێ هەم لە هۆڵی پەرلەمان هەم بەڕەسمی حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشکا و بۆی کە لێرانە بۆ خەڵکی کوردستان ڕوونکرێتەوە. بەپێی زانیاریەکان وەزارەتی دارایی پرۆژە یاسای بودجەی ڕاگرتووە بەهۆی ئەوەی کە جارێ دانوستان لەگەڵ بەغدا نەکراوە بۆ ڕێکەوتن لەسەر جێبەجێکردنی یاسای بودجە. تا ڕێکەوتنیش نەکرێت وەزارەتی دارایی ڕەشنووسەکان نانێرێتە پەرلەمانی کوردستان. بەرچاوڕوونی نییە جارێ چکە موازنەی 2020 لە پێشەوەیە و ئەوە لە مانگیدەوە دەست بکرایە بە گفتوگۆ و دانوستان و لە یەکتێگەیشتن و ئامادەکاری بۆ ڕێکەوتنێکی نوێ تەنانەتەوە تاوەکو ئێستا بەرچاوڕوونی نییە. تەنانەت ڕێکەوتنەکە لەسەر بودجەی 2020 و ڕێکەوتنێکی گشتگیر لە ئاستی نەوتاوە تەنانەت شتەکانی تریش هەر بەسراوەتەوە بۆی کە تاوەکو دۆخی حکوومەتی عێراقی یاساییە بێتەوە. ماوەی 5 ساڵە یاسای بودجە لە هەرێمی کوردستان دەرنەچوێندراوە. خەرجی و داهاتە گشتیەکانی حکوومەت بە تەواوی لە دەرەوەی چاودێری پەرلەمان بووە. جگە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کەس ئاگداری چەندێتی و چۆنیەتی خەرجکردنی کۆی داهاتی هەرێمی کوردستان نەبووە. ڕەنگە ئەو دۆخە بۆ ساڵی ئایندەش بەردەوام بێت ئەگەر پەرلەمانتاران هەڵوێستی جددیان نەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.